کۆمەڵگەها شاریا کووتکەوەتە سنووری قەزا سمێرێ پڕانە دانیشتێنە vê کۆمەڵگەهەیە کوردین ئێزدینە و خەڵکەی شاریا دڵگرانن کو کۆمەڵگە هەوانش لای حکوومەتێڤە هاتیە پشتگۆ ئێخستنش هەبڕووەکیڤە ناحیە خزمەت گوزاریە واکەن بێن بەرە خۆ بدنێ ئاستی پێوی بۆ کۆمەلگا شاریا ناتنەکردن خەڵکی شاریا دێگی لەو گازندە هابن نەگی لەو گازنە بەلکو حەقێکی شەرعی خەڵکی کۆمەلگا شاریا ئەم بێژن داخوازیە ئەوان خزمەت گوزاریە بکەن بۆ نمونە ئەم بێن بەرە خۆ بنە ناحیە یا پەروەردەی ینی کۆمەلگا شاریا گەلە قوتابخانەتی حتا دوو داوامی سێ داوامی هەینانی الڤێدێکی قوتابخانە تفەرم بۆ شاریا بێنە ئاواگن ڕێڤەبەرێن فەرمانگەهێن حکومیین شاریەژی دڵگرانن ژێ بێسەربری و نەبوونە هاریکاریە و پشتەوانیە بۆ فەرمانگەهێن وان ڕێژانە ساغێمە گەلک زۆر بوون و دەختێ سەر بنگەیشی گەلک زۆر بوو بنگەهێمە نە ئەو بنگەهێکی مەزنە تحملاوی دەختی بکەتەن ئەوێ خەلک بێتە بنگەهی مە گەلەکت بێتن ینی بنگەهێمە ڕاستی بۆ تەبێژم بنگەهێکی نو بێتە ئاوادانکردن تەخبیری بۆ مەدوێتن مەحاویلە بۆ مەدوێتن وەکی دیکارە بجدولی یا کۆنتترۆلی دۆگڤەیە گرێدایە وەختی ساعتا سنتە ساعتا بێت ساعتا نێت ئەو نەشۆلێمەیە بەس شۆلێمە سەخبیریا کارە بەیە دەرەکە عاتەڵک تشتە کەبتن ئەم مستەمر 24 ساعتا عاملمت ئامادەنە و تەخسیرینە ji bo zanîna hokarên piştgohê xistina Komelgeha Şariya meseledana Rêveberiya Nahya fayda kir lê amade nebû çi lê dwana bidat. Komelgeha Şariya sala 1986 were hatiye avakirin û xelkê wê dixwazin bizanin ka carê boçî hatine piştgohê xistina. Şevra Qedir Kursan News Komelgeha Şariya